کورسات نیوز ناوی کەسێکی تر ئاشکرا دەکات کە هاوشانی بۆکان حەسەن و چەند کەسێکی تر ڕۆڵیان هەبووە بۆ زیادکردنی زمانی کوردی سۆرانی لە وەرگێڕانی گۆگڵدا. 8,046 دانێ بەرز ڕۆژی وا بووە نەم. عەبدوڵڵا محەممەد مامۆستای وانەبێژە لە قەزای دەربەندیخان و لە ماوەی 5 ساڵدا لە ڕێگەی 2 ئیمەیلەوە 86,000 ڕستە وشەی لە گۆگڵ کراود سۆرس وەرگێڕاوە و چاکسازی تێدا کردووە. بەڵێ خۆی سەرەتا کە گۆگڵ ترانزلیتمان بەکارهێنا هەموو زمانەکانی تیا بوو. ئەنی زۆرمان پێ ناخۆش بوو کە شتێکمانەیە بۆمان وەرگێڕێ بۆ عەرەبیان بۆمان وەرگێڕێ بۆ فارسی یاخود ترانزلیت دەکات بۆ زمانەکانی تر بەڵام بۆ کوردی سۆرانی نایکە. بەڵامی تر خۆی لە 2012 بناغەکەی هەیە بەڵامی تر لەو کاتەوە کەس نەچوو بۆ دەوریا و کەس بڵێن شانی نەیە بڕژێرم کارە بەڵام کتر کاک بۆکان لە 2015 ئەو 15 دەستی پێ کرد بانگی ئێمەشی کرد ئێمەش خۆشبەختانە چوون بەدەمیەوە و پاکسازیەکەی وەدانەوە ئەمەیان پاکسازی وەدان. عەبدوڵڵا پسپۆڕی زمانی ئینگلیزیە و 58,000 خاڵی کۆ کردووەتەوە و لە ڕیزبەندەکەی گۆگڵیش بە پلەی سێم ناسێنراوە لە نێوان ئەو کەسانەی کە لە هەرێمی کوردستان زۆرترین وەرگێڕان و چاکسازیکردنیان لە وشە و ڕستەدا کردووە. کاتی زۆرترێ بەڕێوەبەری پەروەردەی دەربەندیخانیش هەوڵەکانی عەبدوڵڵا بەرز دەنرخێنێت و ماندووبوونیشی دەخاتە چوارچێوەی خزمەتی نیشتیمانیەوە. مامۆسایەکی بەڕێز کە لە سنووری پەروەردەکەی ئێمە داوامەکەوانە بێش بەشداری کردووە لە گۆڕینی وشە لە زمانی ئینگلیزیەوە بۆ کوردی نزیکەی 56,000 وشە ئەبێت و زیاتر لە 20,000 وشەیشی پاکسازی کردووە. دیارە ئەم بەڕێزە و کۆمەڵێک بەڕێزی تریشە بەشداریان تیا کرد بەڵام ئێمە وەکو سنووری پەروەردەی دەربەندیخان دیارە لای ئێمەوانە بێژان بەڕێزە ئەوەی لە توانامانە بووە تەنها پشتگیریەکی ئاساییمان بکرد ڕێزلێنانێک. وەرگێڕانە ئەلکترۆنیەکان بۆ کۆمەڵێک توێژی کۆمەلگە سوودی هەیە لەوانە ئەکادیمیەکان و ڕۆژنامەنووسان و پیاوانی خاوەنکار ئەگەر بیانەکانیش بیانەوێ لەبارەی کوردەوە زانیاریان دەست بکەوێ دەتوانن دەقە کوردیەکان وەربگێڕنە سەر 128 زمانی جیاواز بڕیاریشە لە داهاتوودا بەشی دەنگی وەرگێڕەکەش بکەوێتە گەڕ. شاخەوان محەممەد، کورسات نیوز، دەربەندیخان.